هەن ماکرد داواکاری چوونە هەمە جێە حەزەکەن ئەو ئیشەی لۆ چاپکەنی هەلی مردین لە بە بۆنێ زستانێ ئاوی نەبا هاوینێش حرەسین لە بە بۆگەنیە بۆگەنی تێتە هەندوڕ مارێ پەمبەڕی دەی زستانێ لافاوەکە هاستا فنگاو ئەو دنیا هەمە هاتە خوارێ ڕاست لە هۆرەیدا ئێرە تەقی پردم لێ تەقی فەخێراخوا حالەمێ لۆ کردم یۆ چون گوێج حێر و کات شتان لۆ هاوێتنی بەخوای ئەوان لۆ کردم 4 مەتر ئاو چۆ ژۆرێ لافاوێ لێدا چۆ هۆرێ چۆ ئاو دەستێ تاو لای وەڕۆی کاوتشتی هەمە برد بسمریشتیشم لێ ڕۆی نیان گۆ هەمەیش کەکە کوردە ئێرە مەزداوەیە کە موکەسرایەکە زۆریە هەی چۆ کەند و لەند و کە قۆران و ئەو تشتانی خرێ ئەم مەخدورە ئەزاکارین لە پارتی لە حکوومەتیش ئەو تشتانی و جێبەجێ بکەن ئەمە مەخدوری زۆر دارە من خۆش بوون ڕۆخ مەکتەبێ ڕۆخ مزگەفتەیە لە زادار ڕئیسی هەتایە کەندە ئاوا پیسی تێدا کەلەشی مرداری تێدایە تشتی تێدا مندار هەمن خۆش بوون ئەمەش نەخۆش بووین ڕزاکارین لە حکوومەتی هەرێم ئەو ئیشە لۆ جێبەجێ بکە حکوومەتی داری ئەیرە لۆمەسا بکە لە بە بۆنێ و لە بە گوند و لە بە هاوایی لە بە پیسیا دەبرێتێ و ئەو تشتەی زۆر باشە ئێمە دانیشتوانی ئەو گەڕەکەی ئەو گوندی مەزیداوای وەکو سنووری ئێرە تابان چاکردنی ئەو کەندەی داواکاری ئەو خەڵکەی هەموویە کە نێزیکەی 100 ماڵێک ئەبی داواکاری هەر هەموایە پێشتر چاکردنی ئەو کەندەی کتابی لۆ بەرزکرایەوە لە شارەوانی جا داواکارین هەتا ئێستا موافقە نازانم چا نەکرێت جا داواکارن لە شوێنێک ڕاوەستا موافقی بگەڕێتەوە طبعا شارەوانی کە کتابی کرد دەستی خۆشبی دەستخۆشی لە یەکەین شتی دیکەش کرایە بەس موافقی ئەو کتابی بگەڕێتەوە کە ئەو کەندە داواکاری هەموو ئەو خەڵکەیە چونکە سیمایەکی ناشرین